بەشێکی تری ئەوەی کە تۆ باسیەکەی بۆ نمونە حیزبەکان کەوتونەتە یاری دەسەڵاتەوە بەشێکیشی خەڵک وای لێ نهاتوە ینی بۆ نمونە کادری حیزبی زۆرە بندیوار نەماوە حەزەکەم بزانی بڕوا بکە بە بەراورد بە فترەی پێش کۆرۆنا ئێستا کادری حیزبی زۆر کەم بۆتەوە حتا لەناو پارتی لەناو یەکێتی لە گۆڕان لە حیزبە ئیسلامیەکانە ئێستا تا حدێک دابڕانێک دروست بووە ناڵێم هەر هیچیان پێوە نەماوە ئاگای لێبێ من ڕێژەیی باسەکەم یعنی ئێستا بە بەراورد بە 6 مانگی ڕابردوو خەڵکێکی زیاتر لە حیزب تەکاوەتەوە دوور کەوتونەتەوە ئەمە هەنگاوێکی گرنگە بەس هەنگاوی ئەولاتر و زیاتر گرنگتر ئەوەیە خەڵک بێتە تەنیشتی یەک یعنی تر عیبە من شەڕی سەرکردەکان بکەم لایەنگرێکی یەکێتی ڕسمێکی سەرکردەکەی داناوە لایەنگرێکی گۆڕان ڕسمێکی سەرکردەکەی داناوە جوێن بە یەکترەدەن شەڕی بنەماڵەکانەکەن جوێن بە پارتیەک جوێن بە یەکێتیەکەدا بە ئیسلامیەکەدا لە پێناوی بنەماڵەی بەرزانی ئەم لە پێناوی بنەماڵەی تاڵەبانی و لە پێناوی کوڕەکانی نەوشیروان مستەفا یعنی خەڵکە بێ شەڕی خۆی و مناڵەکانی بکە شەڕی نیشتیمانەکەی بکە شەڕی دادپەروەری بکە یعنی عیبە بەڕاستی تۆ گەنجێک بیت ڕسمی سەرکردەیەک بکەیتە سەر فەیسبووکەکەت و دیفاع لەم سەرکردەیە بکەیت لە کاتێکا گیرفان و پارەیتیان نییە لە کاتێکا هاوسەکە و برسیەتی لە کاتێکا کەرتی تەندروستەکە و وێران بووە لە کاتێکا هیچ شتێکی نیشتیمانی نییە تۆ خۆ عەمیل و کرێگرتەی ئەو نیت ئەبێ کرێگرتە و عەمیل و پێشمەرگە و خەباتگێڕ و شۆڕژگێڕی نیشتیمانەکەی خۆت بی شۆڕژگێڕی مناڵەکانی خۆت و خێزانەکەی خۆت و گەڕک و وڵاتەکەی خۆت بی باش وەڵا شتێکی کە پرسیارم کرد سەبارەتەوەی کۆنتاکتە هەیە کە لەگەڵ خەڵکی بادینان و بە تایبەتە و خەڵکانەی کە ئۆپۆسیۆن و شیلاتزێ و ئەو مەنتیخانە خۆشت باست کرد لە قسەکان تا هەم لە لاپەڕەی فەرمی فەیسبووکەکەی خۆشتەوە بینیم کۆنتاکتە چییە لەگەڵ ئەو خەڵکانە و هیوا و ئاواتە چۆنە بەرامبەر خەڵکی وەڵام من هەر پێشتریش هەر پەیوەندیم فراوان بووە پەیوەندیم لەگەڵ بادینانە هەیە لەگەڵ هەولێرە هەیە پێش دەژن لە هەولێر بوو لە کەرەنتینەکە پێش دەژن چەند ڕۆژێک لەوێ بووم لەگەڵ خەڵکا کۆبوونەوەمان کرد باسی ئەم وەزعەمان کرد چۆن بتوانین بەردەوام چالاکی بکەین ئیش بکەین لەگەڵ ئەوروپا کوردەکانی ئەوروپا پەیوەندیم هەیە لەگەڵ گەنجا پەیوەندی باشم هەیە بەڵام ئەم پەیوەندیانە ئەبێ بەڕاستی ببن بە هێزێکی مرۆیی سیاسی نەک باسی حیزبێکی کلاسیکی سەقەت ناکەم وەکو حیزبانێکە ئێستا هەن و بە هەمومانەوە شام دێنە بەری ئەوەی بۆ ئێمە وڵاتە ڕزگار بکەین یعنی بڕوا بکە 100 ساڵی تریش ئاوا دابنیشین نەخوای گەورە نە ئەمریکا و ئەوروپا نە یەکێتی و پارتی نە وڵاتانی ئیقلیمی نە هیچ کەسێک پرۆژەیەک نایێنێ ئاسوودەیی و خۆشگوزەرانی بۆ ئەم میلەتە بێنێ ئللا یەک ڕێگا هەیە ئەویش خۆمانین ئەبێ خودی خۆمان حەز بە بەرپرسیارەتی بکەین بینە پێشەوە نەترسین پشتیوانی یەکتر بین شتێکی تری گرنگ هەیە ئەبێ خەڵک تێبگا لە یەک شت دەسەڵات هەموو ڕۆژێک کەیسێکی درۆی ناهێنێتە پێشەوە خەڵکی پێوە مەشغوڵەکە و ئەکاتە تۆ دەستبەردە وا شتە ڕئیسیەکانی لەبیر بچێتەوە جارێ کەیسێکی هەر جارە کەیسێکی تر خۆمان نەزانین هەوای لاتۆ فەیسبوک هەر جارێ بابەتێکی تایە یعنی ئەبێ خەڵەوە فێر بێ یەک شت ئەم دەسەڵاتە ئەمە مکا بە دروشمی خۆی ئەم دەسەڵاتێکی خراپە بێ بڕوە ئەمە ئەبێ یەک داواکاری هەموو ڕۆژێکمان بێت ئەبێ هەموو ڕۆژێ لەسەر فەیسبوکەمان باسی ئەمە بکەین دەسەڵاتێکی خراپ هەیە 29 ساڵی ڕێکە ناپاکیەکە 29 ساڵی ڕێکە دزی و ڕاوڕوتەکە 29 ساڵی ڕێکە درۆ لەگەڵاکە 29 ساڵی ڕێکە بێهیوایی بەرهەمەهێنێ 29 ساڵی ڕێکە دوژمنایەتی لە بینی هەولێری و دهۆکیە لە بینی هەولێری و سلێمانیە لە بینی پارتیەکان و یەکێتیەکانە گۆڕانەکان و پارتیەکان لە بینی ئینسانەکانە لە ئاستی کۆمەڵایەتی لە ئاستی جوگرافی لە ئاستی سیاسی دوژمنایەتیمان لە نێوانە دروستەکە هەمومان بووین بە لە بینی بەرداشی سیاسەتی خراپی ئەم حیزبانە هاڕاوین وەکو گەنم هاڕاوین ئەبێ ئیتر بهۆشکەینەوە وشیار ببینەوە ئیتر ئەم شەڕە بۆ حیزب و بنەماڵەکان نەکەین شەڕی ئەم نیشتیمانە بکەین شەڕی پێکەوە بوون بکەین پرۆژەکانمان خەمەکانمان یەکخەین چکە بەڕاستی ئینسانی ئێمە شایستەیەوەیە